ئیسلام تەنها بە بەشێکی زەوی ڕازی نابێت. ئەمانە بەشێکیان دەبینین وتاری ئەوانە هاوسەنگ دەبێتەوە لەگەڵ ئەم وتاریکان ڕۆ دەبین مەشەقێ. لەبەرەوە مەسەلەن پێیان وایە ئەردۆغان موسڵمان ئایا سلێمانی مقەدەس یان سڵاو بینەرانی عزیز، لە ئەڵقەی دووەمی بەرنامەی پرسیار و گفتوگۆ لەگەڵ برای بەڕێزم کاکتۆر مەریوان وەریاقانی درێژە بە بابەتەکان دەدەین کە لەسەر کۆمەڵی چەمک و مەفاهیم و مانای دیاریکرا و قسەی کرد لە مەسەلەی کوردبوونەوە تاوەکو دەگاتە پرسی بە نەتەوە بوون، هەر لەسەر مەسەلەی پرسی بە نەتەوە بوون و دەوڵەتی نەتەوەی و وەگرێدانەوەی بەدۆخی ڕۆژاوای کوردستان و ئەم هەیەجان و ئەم خۆپیشاندانی شەقامە کە لە ئێستادا هەیە چۆن تەرجەمە کراوە لە تەوزیف دەتوانرێت تەوزیف بکرێت لە مەجای نەتەوەیدا. ئەمە ئەم جوڵە ئاسۆیە دەتوانرێت بپەڕێتەوە بۆ ناو نخبەی سیاسی، نخبەی سیاسی ئیمکانیەت و توانای گوێگرتن لەم جوڵە کۆمەڵایەتیە جەماوەریە بەرفراوانەی دەبێت یاننا یاخود هەر لەو دۆخە بچووک و ئینتیما بچووکانی خۆی یاریەکە لەناو ئەو دۆخەدا دەوێت درێژە پێ بدات. کاکتۆرجان زۆر سپاس بۆ ئامادەبوونت، ماندوو دەکەین دوبارە بەخێر بێەوە. لە ئێمە کۆمەڵێ لە ئەڵقەی یەکەمدا قسەمان لەسەر کۆمەڵی بابەت کرد کە تۆ سەرنجی خۆت لەبارەوەدا هەر مەسەلەی کورد بوون و پرسی بە نەتەوە بوون، کەمێ زیاتر دەمانەوە لەسەر هەم مەسەلەی پرسی بە نەتەوە بوون و دەوڵەتی نەتەوەی قسە بکەین. لە ئێستادا ئێمە هەمومان دەزانین جۆرێک لە ڕوئیا و جۆرێک لە دیدگای سیاسی هەیە لە ناو هێندێر هەم لە ناو نخبەی کوردی و هەم لە ناو هێزی سیاسی کوردیشدا تێریزەی بۆ دەکرێت بەڕاستی کە مەسەلەی دەوڵەتی نەتەوەی بۆ بابەتێک کۆتایی پێهاتووە. بەردەوامیش بۆ ئەوەی کەوا قسە لەسەر خەوشەکانی دەوڵەتی نەتەوەی بکرێ کۆمەڵێ نمونەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە نمونە دەهێدرێتەوە بەبێ ئاوردانەوە بۆ ئەو دەوڵەتانەی ترکە لە ئەوروپا هەنە و مافی ئینسان و ژیانی بە خەڵک بەخشیوە. نمونە بۆ نمونە دەوڵەتی تورکیا، دەوڵەتی مۆدێرن لە تووشیا بە نمونە دێنەوە، دەوڵەتی ئێران ڕەزاشا بە نمونە دێنەوە، دەوڵەتی عەرەبی سووری، دەوڵەتی عەرەبی عێراقی، ئەوانە وەکو نمونەیەکی زۆر ناشرینی ناو دنیای دەوڵەت نەتەوە بە نمونە دێنەوە. ئەوانە ئیدی پێیان وایە مادام ئەو دەوڵەتانە شکستیان خواردووە لە بەیەکەوە ژیان دابینکردنی فرسەتی یەکسانی نێوان ئێتنیک و نەتەوە و نەژادە جیاوازەکان، دەوڵەتی نەتەوەی دەبێت تێپەڕێندرێ فۆرمێکی تر پێشکەش بکرێت. بەڕێزت ساڵانێکی دوور و درێژە لە ناو دنیای فکر و لە ناو دنیای نووسیندا دەژی. ئەزمونێکی دوور و درێژش لە ئەوروپا هەیە، ناو ژیانی وڵاتانی ئەوروپا، وڵاتانی پێ وڵاتێکی وەکو هۆڵەندا، وڵاتێکی پێشکەوت و دیموکراتی وەکو هۆڵەندا هەیە. ئەگەر قسە لەسەر ژیانی نووسینی تۆ بێت لە ئێمە دەزانین لە گۆڤاری ئازادیەوە ئەوی کە من ئاگام لێە لە گۆڤاری ئازادیەوە تاوەکو گۆڤاری ڕەهەند و دواتر ڕەخنەی سەردەم و ئیدی لە مەجای جیاجا و لە شوێن جیاجاتردا بابەت و جگە لەو بەرهەمانەی وەکو کتێب پێشکەش کردوون بەردەوام قەڵەمێکی چالاک و ئامادەی ناوکایی ڕۆشنبیری و نووسینی کوردی بوویت. ئەم ئەزمونە دوور و درێژەی تۆ لە ئەوروپا و ئەم ئەزمونە دوور و درێژەی تۆ لە بواری نووسیندا، هەنێگەم دوو ئەزمونە کۆبکەینەوە سەریەک دەتوانێت چیمان پێ بڵێت لەبارەی پرسی دەوڵەتی نەتەوەی؟ ئایا دەوڵەتی نەتەوەی بەڕاستی کۆتایی هاتووە؟ فۆرمی دەوڵەتی نەتەوە لە ئەوروپا؟ زانی من دەرچووی زانستە سیاسیەکانم و تێزی دکتۆراکەشم لەسەر مەسەلەی نەتەوە بوون و ئەو گۆڕانکاریانەیە کە بۆ نمونە لە زمانە دروست دەبێت کاتێک ئێمە لە قۆناغی ئیمپراتۆرەتەوە چینە قۆناغی دەوڵەتی نەتەوەمانە. و من یەکێک لە شارەزاییەکانمی اختصاسەکانم لە زانکۆی ئەمستردام مەسەلەی نەتەوە و ناسیۆنالیزمە و من بە دەرس ینی کۆرسی تایبەتم هەیە لەسەر مەسەلەی نەتەوە و ناسیۆنالیزم و بابەتە شتانە. لەبەرەوە یانەگە نەیشی بەستمەوە بۆ دینەی تۆ باس کردە و تەمەنە درێژەوەمانە، بەڵام من بە اختصاص پێش هەموو شتێک غەڵەتێکی فکری و تیۆری و منهەجی گەورە هەیە کە ئەوەیە ئێمە دەوڵەتی عێراقی، دەوڵەتی سووری، دەوڵەتی ئێرانی وەکو نیشن ستیت ببینین. ئەوانە دەوڵەتی نەتەوە نین، ئەوانە دەوڵەتی بێنەتەوەن، ئەوانە دەوڵەتن فەشەلیان هێناوە لە بەرەمهێنانی نەتەوەدا. ئەوانە دەوڵەتن بە مانایەک لە ماناکان بە لۆژیکی تایفی ئیشیان کردووە و یاخود بە لۆژیکی فۆرمێک لە ناسیۆنالیزمی پەرگیر نزیک لە ناسیۆنالیزمی ڕادیکاڵ و بەمانایەک نەماناکان ڕەنگە نزیک بێ لە فاشیزم و نازیزم و ئەم بابەتە شتانەوە.
ئەمانە دەوڵەت ینی بلێرەوە سیرکردنی عێراق بۆ نمونە وەکو دەوڵەتی نەتەوە یا وڵاتانی خەلیج یا تورکیا یا ئێران وەکو دەوڵەتی نەدەوە لە هەنگاوی یەکەمدا هەڵەیەکی منهەجی گەورەکەیت وکە ئەمانەت پێ دەوڵەتی نەتەوە بێ ئەمانە دەوڵەتی بێنەتەوەن دەوڵەتن فەشەلیان هێناوە لە دروستکردنی نەتەوەدا. نەتەوە چۆن دروست دەکرێت؟ ئێمە لە ئەدەبیاتی ئەدەبیاتە درود گەورەیە کە لەسەر مەسلەی نەتەوە و ناسیۆنالیزمایە دوو مۆدێل لە یەکتری جیاکرێتەوە. مۆدێلێکیان ئەم مۆدێلەی ئەڵمانیە کە بە مۆدێلێکی کولتوری ئەتنی ناو دەبرێ کە لە کۆتاییەکەیدا مەسەڵەن هیتلەر دروست دەکات. ینی ئەبێ بە لە وڵاتی چۆک ئێمە باسیزم دروست دەکات. بەڵام ئێمە لە پاڵ ئەم ناسیۆنالیزمە ئەتنیە کولتوریەدا فۆرمێکی دیکەی ناسیۆنالیزم و دەوڵەتی نەتەوەمانەیە کە دەوڵەتی نەتەوەی مەدەنیە کە تێیدا هاوڵاتی بوون بنەمای سەرەکی ئینتیمایە بۆ نەتەوە. ئەمە لە ڕووی مێژووی بڵێ ئەمە لە ڕووی مێژوویەوە مۆدێلی فەڕەنسیە. گەشەی دەوڵەتی نەتەوە لە ئەوروپادا بریتیە لە گەشەکردن لە مۆدێلە ئەڵمانیەکەەوە بۆ مۆدێلی فەڕەنسی. ئێستا کە ئەڵمانیا خۆی هەڵگری مۆدێلە فەڕەنسیەکانی ئەڵمانی بوون لە سەرێکەوە یەکسانە بە ئەو مانا کولتوریانەی نەتەوە کە من باسم کردەوە زمان و نازام کە کولتور ومانە، بەڵام لە سەرەکەی ترەوە هەرە گرنگەکەی بریتە لە هاوڵاتی بوونی ئەڵمانیا وەکو بنەمای هەرە سەرەکی ئینتیما بۆ نەتەوەی ئەڵمان. لە ناو ئەوەشدا دیسانەوەیەکێک لە ئاکارەکانی ئەو دەوڵەت نەتەوانەی کە لە ئەوروپادا دروستبوون بریتە لە ڕێزگرتنی تەواوی سیاسی، کولتوری، فەرهەنگی سەرجەمی ئەو کەمینانی کە لە ناویان ئاژین. یعنی ئێمە لە دوای ئەزمموی نازیزمەوە لە ناو سنوورەکانی دەوڵەتی نەتەوەی دەوڵەتە نەتەوانەی کە لە ئەوروپادا هەیە، ئێمە لە بەردەم پرۆسەی یەکەم لە سەرێکەوە گەورەکردنی ئەو بازنەیەین کە حکمڕانیەکات بەسنە وڵاتێکی وەکو هۆڵەندەدا مەسیحیەکان مەسیحی کاتۆلیکی بەشێک نەبوون لە دەسەڵاتە سەدەی 19 هەموو سەرتاکانی سەدەی 20دا. لەبەرەوەی دەوڵەتەکە دەوڵەتێکی پرۆتستانتی بوو، کالڤینیست بووە و لێەوە نییە بە مانایەک لە ماناکان ئەو بازنەی حکمڕانی کە لە وڵاتەکەدا بووە ئینەکانی تیانە بووە، کاتۆلیکەکانی تیانە بووە. بەڵام گەشەی ئەم دەوڵەتی نەتەوەیە کە لەسەر بنەمای مەدەنی لە هەوڵەدا لە ئەوروپامانە بریتە بەردەوام لە گەورەبوونی ئەو بازنەی حکمڕانی. ئێستاکە ئەو بازنەی حکمڕانی هەموو کەسی شتیە تەنانەت موسڵمانیش شتەیە. یعنی ئێمە هێز هەیە لە هۆڵەندەدا ئەمڕۆ نەرایەتی ئەو کەمینە موسڵماناکە کە لە وڵاتەکەدان و مەسە مناڵێکی کچی پەناهەندەیەک لە هۆڵەندا، پەناهەندەیەکی کوردی باکوور ئێستا سەرۆژی گەورەترین حیزبی سیاسی هۆڵەندەیە. ئەمە بەسم لەوەیە لێرەدا تۆ فۆرمێک لە دەوڵەتی نەتەوەت هەیە کە هەم شوێنی جیاوازیەکانی تێدا دەبێتەوە و ئەو فۆرمە پاسۆلۆجی و نەخۆشەی و بیمارەی دروستکردنی ئەوەی بەنگلیزی پێوتێ هۆمۆجینیتی، ینی لێکچوون نابێ. ئەمە ینی ئەزمموی کەمالیزم لە هیچ شوێنێکی ئەوروپادا نەهەیە نەشوێنێ بێتەوە. ینی لە سەرێک و هەموو خەڵکەکە بک بە تورک، بیکا بە ئەتنیەتێک لە ناو ئەتنیەکانی وڵاتەکەدا، لە سەرێکی دیکەوە ئەو مافە دەستە جەمیانە بە هیچ گرروپێکی دیکە نەدات و نکوڵی لە بوونی سەرجەمی ئەو گروپە ئەتنیانە بکاکە لە وڵاتەداژین. ئەم مۆدێلە ئەمە مۆدێلی تورکیا و بەمانەیەک لە ماناکان لە سەردەمی بەعسا لە وڵاتی ئێمە بە فۆرمێک لە فۆرمەکانی هەبوو، مۆدێلی ئێرانیە، مۆدێلی ئەم ناوچەیە. ئێمە کورتکردنەوەی یان نیشاندانی ئەم مۆدێلانە وەکو دەوڵەتی نەتەوەوە لێەوە زەربهێنانێکی گەورە بەسەر دەوڵەتی نەتەوەدا، ئەوە هیچ لە ڕووی تیۆریەوە هەڵەیە، هیچ لە ڕووی مەنهەجیەوە هەڵەیە. سێهەمیان بازدانە بەسەر واقعی ڕێکخستنی پەیوەندی ناوەچی و دەرەکی مرۆڤەکان لە سەدەی 20 و 21دا لە هەموو دنیادا. یعنی ئەمڕۆ پەیوەندی نێوان میلەتان لەگەڵ یەکتریدا پەیوەندی دەوڵەتەکانیانە لەگەڵ یەکتریدا.
پەیوەندی مەسەر چەمچی هاوڵاتی بوون کە چەمچی ژمارەیەکی ڕێخستنی پەیوەندی نێوان تاکە کەس و دەوڵەتەکەیەتی چەمچێکە لە لانی کەم لە ئاستی تاکە کەسیدا لە بەشێکی زۆری دنیادا ماف بە هەموو تاکە کەسێک دەدات خۆی ڕێک بخات بەو زمانە قسە بکات کە دەیەوێت و ئەوە کاتێکە مارەیەکەی لە مافی دەستە جەمعی کە باسمان کرد پێشتریش ئەو کاتە نیە تۆ لە بەردەم فۆرمێکدای لەو فۆرمانەی دەوڵەتی نەتەوە کە لە ناوەوە لەسەر پلوڕالبوونی نەتەوەی شەکەت یعنی تۆ نەتەوەیەکی هۆمۆجینت نییە نەتەوەیەک هەمویان ببن بە کۆپی یەکتر ئێوە بازی ویزوا بکە ینی بە باسیکردنی کۆمەلگا یاخود بە کەمالیکردنی کۆمەلگا بە پەهلەویکردنی کۆمەلگا چۆنێکی ناولێنەیە بە عەرەبکردنی کۆمەلگا بە عەرەبکردنی دەوڵەت ئەمانە ئەم فۆرمانە لە دەوڵەتی نەتەوە لە بەشێکی گرنگی دنیادا بەتایبەتی لە ئەوروپادا و لە ئەوروپادا بوونی نییە وەوە ئیش ناکە دەوڵەتی نەتەوە نییە دەوڵەتی نەتەوە دەوڵەتێکە چوارچێوەیەکی سیاسی هاوبەشە بۆ نەتەوەیە کە لە ناو خۆیدا پلوڕاڵە ینی مەسەڵەن من کوردم لە هۆڵندا بەڵام بەقەت هۆڵندیەک مافمێ من بمێ بە سەرۆکوەزیرانی هۆڵندا ئەتوانم هەوڵی بۆ بدەم سەر ناکەوم ئەوە ڕاستە لەبەرەوەی دەرفەتەکە بەڵام دەرفەتەکە لە ڕووی تیوریەوە و لە وەکو ئەگەر لە بەردەمی من و لە بەردەمی کچەکەش مندایە ئەمە بەشێکە ئەمە دەوڵەتی نەتەوەیە و ئەمە لەسەر بنەمای دەستور ئیشەکانەك لەسەر بنەمای کولتورەوە نووسینێکی زۆر گرنگی هابرمازەیە و فەیلسوفە فەڕەنسیە باس لەوە دەکات ئێمە پێویستمان بە چه جۆرێک لە نیشتیمان پەروەری هەیە پاتریۆتیزمە و بە ئینگلیزیەکە نیشتمان پەروەری ئەوەڵێ پێویستمان بە نیشتمان پەروەریەک نییە لەسەر بنەمای کولتور دروست کرابێ یا زمان یا شوناسیەتنی نا ئێمە پێویستمان بە نیشتمان پەروەریەکێک لەسەر بنەمای دەستور بە ئینگلیزیەکە پێوتە کۆنستیتیوشنەڵ پاتریۆتیزم ینی نیشتمان پەروەری دەستوری ئێمە دەستورێکمان هەیە ئەو دەستورە ماف و بەرپرسیارەتی هەمومان بە یەکسانی بە جیاوازەکان بەیتر تۆ دینداری بێدینی کاتۆلیکی پرۆتستانتی کوردی قاچێکت ناو شناسی کوردبوون هەیە و ئەویتری هۆڵندیوانە گرنگ نییە ئەمە بەشێکە لە مێژووی دەوڵەتی نەتەوە و بەشێکە لە پێکاتی دەوڵەتی نەتەوە لە وڵاتانەدا کوردکردنەوەی نەتەوە و دەوڵەتی نەتەوە بۆ مۆدێلی تورکی بەممانایە هەڵەیە تیوریە هەڵەیەکی مێژوویە هەڵەیەکی منهەجیە و لە ڕاستی دیشە قرتاندنی هەموو پەیوەندیەکە بە دنیای ئەمڕۆ هەی تۆ کە دنیاکەت دنیای ئەمڕۆ لەسەر بنەمای دەوڵەتی نەتەوە پەیوەندیەکانی ڕێکخراوە حتا مەسەلەی مثل من کە هاوڵاتی هۆڵندا بم هەمان هاوڵاتی ئەڵمانیا نیم ینی حتا هاوڵاتی بوون لە چوارچێوەی دەوڵەتی نەتەوەدا ڕێکخراوەکە یەکێکە لە بە دەستور یادکراوە لە ئەوروپادا هەنگاوێک زیاتر چوونەتە پێشەوە ئەوروپای یەگرتو هەیە من ئەو مافانەی وەکو هۆڵندیەکەمە ئەشێ بچمە ئەڵمانیا بەبێ ینی بەبێ کێشە زانینە ئەو مافانەم هەبێت بەڵام ڕەنگە نەتوانم دەنگ بەم لە هێزێکی ئەڵمانیە بێ 5 ساڵێ بمێنویان نازام چی شتێکی لەو بابەتەی تێدا ئەمە لە چۆ ئەو وێنە کاریکاتێریەی کە لەسەر ئەوەی دەوڵەتی نەتەوە باوی نەماوە و هاوشێوەکردنی دانیشتوانەکەی هەموو جیاوازیەکانە کوژێت و وەزانی ئەم قسانە نیە ینی ئەوەندەی قسەیەکی شاعیرانن و لە پشتیەوە خەیاڵێکی ڕۆمانسیانە ئیشەکات ئەوەندە پەیوەندیان بە مێژووی سەدەی 20م و مێژووی دەوڵەتی نەتەوە و واقعی ئێستای دەوڵەتی نەتەوە لە دنیادا نییە ینی ئەوە جیاوازە تۆ بڵێ با کورد دەستەواژەی دروستکردنی دەوڵەت هەڵنەگرێ ئێمە هەوڵبین لەناو ئەو دەوڵەتانەی کە لەگەڵ یاناژین ببین بە هاوڵاتی یەکسان لەگەڵ یانە زائیدەن ئەو مافە سیاسیانەمان هەبێت کە ئێمە بۆ نمونە دەوڵەتێکی مرکزی نەبێت سیستمەکە لا مرکزی بێت ئەوە جیاوازە پێداگرتن لەسەر ئەمە جیاوازە لەوەی کە تۆ بڵێ دەوڵەتی نەتەوە باوی نەماوە و دەوڵەتی نەتەوە شتێکە سەر بە سەدەکانی ڕابردنەوەمان بڵێ مێژوەکەی مێژوویکی خوێنابی خۆی لە هەندێک کاتدا دروستکردنی نەتەوە
بەمانایەک لە ماناکان لە قۆناغێکدا این بۆ پێویستی بە توندوتیژیە بۆ یعنی مەساوی کە من لە سەرتادا بۆم باس کردی سەپاندنی لەهجەی زمانی لەهجەی پاریسی زمانی فەڕەنسی بەسەر هەموو فەڕەنسادا بەبێ توندوتیژی نەڕۆیشتۆ بڕێەوە بەبێ فشار بەبێ ئەوە ڕاستە زانی ئەوانە ڕاستن بەڵام ئێمە ئێستا لە دنیایەکدا ئاژین تۆ پێویستت بەو دووبارەکردنەوەی ئەو مێژوە نییە خستنی ئەڵمانیا و ئیتالیانی لە ڕێی هێزەوە بێگومان ئێمە ئێستاکە زانین بە عبودیت بەشێکە لە مێژووی مرۆڤایەتی ئێمە ئێستا دنیایەکداژین کۆیلایەتی بەلامانەوە ئیهانەیە بە هەمان شێوە بۆ دەوڵەتی نەتەوە شەمان شتە مێژووی دەوڵەتی نەتەوە لە سەدەی 19دا مێژووی گروپی بچوو بچووکە یەکەم جار کە بە ناوی نەتەوە قساکەەوە دوایی گەورا بێ مەسەن بۆ نمونە لە سەدەی 19دا هیچ کرێکارێک مافی دەنگدانی نەبووە لەناو هیچ دەوڵەتێک لە دەوڵەتە نەتەوەیەکانە ئەمە لە خەباتی کرێکاران لە سەدەی 19دا مافی ئەوە بە کرێکاران ئەبەخشن وەکو هاوڵاتی بتوانن دەنگ بدەن ژنان بەڵێ گەشەی کردووە ژنان لە سەدەی 19دا مافی دەنگدانیان نەبووە لە سەدەی 20ەما وەریەگرن ڕەشپێستەکان ئەمایان نەبووە دوای تو وەریەگرن کۆیلایەتی تا سەدەی 19 بۆ دوایی بەین نەماوە دەوڵەتی نەتەوەش مێژووی دەوڵەتی نەتەوە لە سەدەی 19دا زۆر جیاوازە لە مێژووی دەوڵەتی نەتەوە لە 70 ساڵ 80 ساڵی ڕابردوودا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بە تایبەتی دەبەرەوە ینی ئەو تێزە کە باس لەوە دەکات کە دەوڵەتی نەتەوە باوی نەماوانە بێئاگایە لەم شتانە و بەشێکی بێئاگاییە لەم شتانە بەشێکی تری بە هەڵە تێگەیشتنە لە مێژوو خۆشی ینی ئێستاکە ئێمە ناکرێ بڵێن وڵی ئێمە دەوڵەتی نەتەوەمان ناوێت لەبەرەوەی بەشێک لە مێژووی دەوڵەتی نەتەوە پەیوەندی بە بازرگانی کۆیلێەوە هەبوو بازرگانی کۆیلێتی نەماوە لە جیهاندا یاخود دەوڵەتی نەتەوە بۆ ئەوی نەتەوەیەک دروستکەی ئیمارەتی چتری ڕووخاندوەوەی یەگرتنەوەی ئیتالیا و ئەڵمانیەکە تۆ باست کردزای بەبێت توندوتیژی و بەبێ ئەم شتانە نەڕۆیش بڕێەوە بەڵام ئەمە قۆناغێکە لە گەشەکردی دەوڵەتی نەتەوە بڵێ ئازانی لەبەرەوە کوردکردنەوەی مێژووی دەوڵەتی نەتەوە بۆ ئەو قۆناغە و بەتایبەتی قسەکردن لەسەر دەوڵەتەکانی ئەم ناوچەیە وەکو دەوڵەتی نەتەوە هەڵێ ئەمانە دەوڵەتی تایفە دەوڵەتی گروپێکی ئەتنی بەتەنیا دەوڵەتی خێڵ و بنەماڵە دەوڵەتی سعودی دەوڵەتێکی هینی بنەماڵی ئالسۆزانیا تۆ من لە سعودیا ساڵی 2011 و 2012 ساڵێک و 4 مانگ خەریکی لێکۆڵینەوەیەک بووم لێ بۆ زانکۆی خۆبان لەسەر پەیوەندی نێوان دەوڵەت و کۆمەلگای مەدەنی لەو کۆمەلگای لە سعودیەدا لە سعودیە کاکە شیعی سعودی کە تقریبا دەوری 12 لە سەدی دانیشتوانی وڵاتەکەن وەکو ئاژەڵ مامەڵەیانەکەن ئەمە مامەڵەکردنی دەوڵەتێکە کە خێزانێ بنەماڵەیەک بەڕێوەیە بە و لە ناویشیە ئایدۆلۆژیایەک ئیشەکات کە ئەم وهابیزمەیە دینە ئەمە مێژووی دەوڵەتی نەتەوە نییە لە هۆڵەندادا لە سویسرادا لە فلەندا لە ئەڵمانیا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لە بەلجیکا نییە لەو بەشانی دنیادا حتا مێژووی دەوڵەتی نەتەوە نییە لە شوێنێکی وەکو پورتوغال یا ئیسپانیا یا بریتانیا لە ئەم شوێنانەدا ئازایی نیە دەبەرەوە ینی پێم وایە ینی تێزێکە قابلی دیفاعلێکردن نییە و ئاخر خەڵمەوە لەسەر ئەمە بیڵێم لە پەیوەندیدا بە کوردەوە ینی لە پەیوەندیدا زانی کێشەکە لە چیدایە لەوەدایە تۆ کەمینەیەکی چەوسێنراوەی پەراوێز خراوی ڕێزلێنە گیراوی و لە ژێر فشار و هەڕەشەی لە ناو چوونی بەردەوامدا بووی ببی بە هەڵگری ئەوەی کە باوەڕت بە مافی ئەتنی و مافی نەتەوەیی و مافی دەستە جەمی ئەم شتانە نەمێنەیە زانی نییە یا باوەڕت بەوە بێ کە ئێمە هەمومان لە ناوچەیەکی شا باوەڕت بەوە بێ ئێمە هەمومان مرۆڤین و هەمومان یەکسانین بە یەکتری تەبەنەوە لە ڕووی تیوری و ڕاست ئێمە هەمومان مرۆڤین و هەمومان یەکسانین بە یەکتری بەڵام مرۆڤ بە شێوەیەکی مطلق لە دنیادا بوونی نییە و یعنی ئێستا تۆ ئەو خێڵە عەرەبانەی کە لە هەفتەی ڕابردوودا
هەمویان لە ژێرەوە پەلاماری هەسەدەیاندا ئەوانە ئەوە لە کاتێکە ئەو ئایدۆلۆژیایکە ئیشیە کرد لە ناویانە بۆ ماوەی 15 ساڵ لە 2014ەوە تا ئێستا 15 ساڵە ئایدۆلۆژیایی ئێمە هەمومان یەکسانین و هەمومان مرۆڤین و هەمومان بەقەت یەک مافمانەیە ئەومانە بەڵام لە بەریەکەوتنێکی بچووکدا لۆجیکی گەڕانەوەی لۆجیکی خێڵ ئاخرا لۆژیشی ئەتنیەت و ئەم بابەتشتانەی شەکانی کێشەکە لەوەدایە تۆ لە ناوچەیەکدا هەڵگری تێزێک لەم تێزانەی کە لە ناو واقعەکەدا ئیش ناکە بە بۆ چوونی من و لە ڕووی تیوری وەمانەشەوە پڕێتی لە ئیشکالیاتی گەورە کاکتۆر لە بابەتێکیکە قسە بکەین مەسەلەی پرسی ناسیۆنالیزم ینی ئێمە دەزانین ئەمە هۆکارانەی کە پێکهێنەری بنەما و وەکو پرەنسیب بنەماکانی ناسیۆنالیزم پێک دەهێنن ئەو هۆکارانی کە لە سەدەکانی ڕابردوودا ئامادەیان هەبوو لە ئێستاشدا هەمانە هۆکارانە ئامادەیان هەیە ینی بەممانە هێشتا ناسیۆنالیزم وەکو چەمکیەکی فکری سیاسی کۆمەڵایەتی ینی وەکو پێویستێک بوونی خۆی دەسەلمێنێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ینی ئێمە وەکو چۆن لەسەر مەسەلەی پرسی دەوڵەتی نەتەوە کۆمەڵێک تێز قسە دەکات لە ناو کۆمەلگەی کوردی ئەمە قسەماسە کۆمەلگەی کوردی بێ کە پێیان وایە قۆناغی دەوڵەت نەتەوە تێپەڕی و دەوڵەتی نەتەوە یەکسانە بە فاشیزم دەوڵەتی نەتەوە یەکسانە بە پەلاماردانی ئیتنیک و نەشاد و ئاین و کللتوری جیاوازی گەلانی تر توانای قبولکردنی فراڕەنجی ناو کۆمەلگای نییە هەمان تێزیان بۆ ناسیۆنالیزمیش تا ئەندازەیەکی زۆر خستۆتە ڕوو ئایا ناسیۆنالیزم بە باوەڕی تۆ یعنی بنەماکانی بوونی خۆی لە دنیادا لە دەستداوە گەلێک هەیە لە دنیادا لە بەردەم پرسی قڕکردن بێ لە بەردەم پرسی سڕینەوەی شوناس و ناسنامەی کللتوری و سیاسی و فەرهەنگی بێ و ناسیۆنالیزم نەکاتە بەشێک لە بنەماکانی فکری خۆی بۆ داکۆچکردن لە وجودی خۆی بۆ پەلاماردان نابۆ داکۆچی ئەزانی نیە تەبەن ئەوەی کە باسم کرد پێشتر ئەوەی نییە لە مێژووی ناسیۆنالیزمە دوو فۆرمی ناسیۆنالیزمەیە کولتوری و مەسیۆنالیزمی مەدەنی تا ئێستا هەردووشیانە هەردوو فۆرمەکەی شەکە ینی ئێمە لە بەردەم فۆرمی کولتوری ناسیۆنالیزم داین لە هند بۆ نمونە لە ئێستادا ینی لە وڵاتەکانی تردا لە هەندێک وڵاتدا کە تێیدا مەسەلەن ئەوانەی کە هەڵگری کولتوری باڵادەزنین ئی نەکرێن دیسکریمینیشنیان بەرامبەرەکانی ئەسوودێتیان بەرامبەر بەکارێنێ بێ مافەکرێن بێ پەراوێزەکرێن ئەمە هەیە ینی ئەم فۆرمەی ناسیۆنالیزم لە دنیای ئەمڕۆدا هەیە و ئیشەکات بەڵام فۆرمەکەی تری ئەوەی کە ناومان ناسیۆنالیزمی مەدەنی و بنەماکەشی هاوڵاتی بوونی یەکسانە ئەوەشیان هەیە ئەزانی ئەوەشیان کار دەکات ینی لێرەوە نییە ئەوەی سەیرە با بگەڕێمە سەر خاڵیشکە دوای خاڵی دووەمیان ئەوەی کە گرنگەوەی ئێمە ناسیۆنالیزم چۆن پێناسە بکەین ناسیۆنالیزم ئایدۆلۆژیایە ئەگەر ئایدۆلۆژیایە چ جۆرە ئایدۆلۆژیایەکە تەبانەکرێت لە فۆرمە فەرەنسیەکەەوە تا فاشیزمی تایە ئەزانی شێوازی جیاواز بەڵام ڕاستیدا ناسیۆنالیزم بەمانە ئەکادیمیەکەی بەمانە زانستیەکەی ئایدۆلۆژیان نییە ئەوەندەی پرنسیپێکی سیاسیە وەکو ئەنگڵناڕڵێ ناسیۆنالیزم پرنسیپێکی سیاسیە کە تێیدا هەر گروپێک خۆی وەکو گروپێکی کولتوری دیاریکرا و پێناسە کرد ئەو ناسیۆنالیزم ئەو پرنسیپەیە کە داوای چەترێکی سیاسیەکە بۆ ئەو گروپە کولتوریە یعنی مەسەن ئێمە لێرە لە کوردستاندا دەڵێن وڵا ئێمە میلەتێکی زمانەکەمان زمانێکی تایبەتە کولتورەکەمان کولتورێکی تایبەتە عادات و تەقالیدی تایبەتمان هەیە ئەفسانەی تایبەتی خۆمانمان هەیە مێژوویەکی تایبەتمان هەیە لەسەر ئەساسی ئەم تایبەتمون بوونە داوای جۆرێک لە سەروەری سیاسیەکەین ئیتر و سەروەر سیاسی ئەشێت دەوڵەت بێ ئەشێت حکمی زاتی بێ دەژێم ئەمەش فۆرمەکانی جیاوازە بەزەم پرنسیپە ئەمەی لەسەر بنەمای تایبەتمەندیەکی کولتوری زمانەوانی ڕەمزی هەندێک داواکاری سیاسی دەبێت داوای سەروەری سیاسی بکەیت ناسیۆنالیزم ئەو پرنسیپەیە کە ئەو دوانە بەیەکە گەێنێ یەکەی کولتوری ینی بیرکردنەوەیە لە بیرکردنەوە دەردروستکردنی چەترێکی کولتوری بۆ سیاسی بۆ سەر ئەو پێکاتە کولتوری کە لەو کاتەیە ئامادەیە
بەمانایە ناسیۆنالیزم نییە لە هەموو شوێنێکی دنیادا ئامادەیە لە هەموو شوێنێکدا ئامادەیە هەندێکی داوای دەوڵەتەکات هەندێکی داوای حکمڕانیەکی لامەرکزیە کات هەندێکی داوای کۆمەڵێک فیدرالیە کات و ئەزانی ئەوەی لە وڵاتی ئێمەدا هەیە ینی بێنرخکردنی فکرە لە ڕووە منهەجی و ئەکادیمیەکەیەوە هەر کەسێک هەڵەسێ دیە قسەکات ناسیۆنالیزم یعنی فاشیزم ئەزانی نییە ناسیۆنالیزم مانای ڕق لە میلەتەکانی تر ئەزانی نییە ئەم فۆرما تۆ ناسیۆنالیزم بە شێوە ئەکادیمیەکەی و بە شێوە منهەجی و زانستیەکەی خوێنیتەوە کەس وا قسە ناکازانە بەڵام تۆ بڵێ فۆرمێکی ناسیۆنالیزم ئەتوانێت گە شە بکە بێ بەوە ڕاستە یعنی مەسەلەن مارکسیش دەتوانێت لیبرالیش بێت لیبرالێک بیت و لە پشتی لیبرالیزم هەموو هەر یەکێک هەر ئایدۆلۆژیایەک لە ئایدۆلۆژیەکان ئەتوانێت بێ بە ئایدۆلۆژیایەکی پەرگیری ینی مەسەن تۆ مارکسی بیت و باوەڕت بە ململانی نێوان چینەکان هەیە ئەتوانی بە ناوی ململانی چینایەتیەوە جینۆساید بەرامبەر بە هەموو بورژوازیەکانی وڵاتەکە بکەیت هەمیان کۆ بکەیتەوە بڵێ ئەمانە بورژوازین ویان کوژمەزایی نیە ئیسلام دین هەمان شتە بە ناویەوە ئەوانە دینەکان خەڵەتەوەی ناوەمیان کۆکمۆیان کوژمەزایی لیبرالیەکان کاکە بە ناوی بەرگریکردن لە ئازادیەوە ئازادی تاکە کەسەوە هەر گروپێک لە کۆمەلگاکە تا باوەڕی بە مارکسی بیت و باوەڕت بە ئازادی تاکە کەس نەبێت باوت بە ئازادی چینایەتی بێت ئەتوانێت دەوڵەتێکی لیبرالی بتگرێت لە ناوبات و بوت کوژێزەی ئەمە بەسمەوە ینی لە ناو هەموو ئایدۆلۆژیەکە ئەگەری پەرگیربوون و تونندوتیژبوونی تێدایە بەڵام ئەوەی تۆ پێت وابێت جەوهرێکی نەگۆڕی ئایدۆلۆژی هەیە کە ئەم جەوهرە نەگۆڕە هەمیشە لە هەموو شوێنێکدا ئابۆ شێوە فاشیە ئیشەکەدەوە ڕاست کەسێک دەیسەپێنێ لە ڕێک زانینە ئەی پەیوەندی بە تێگەیشتێکی منهەجی و میتۆدی و ئەکادیمی و زانستی ئەو دیاردەی ناسیۆنالیزمۆ نیە. دەست خۆش دکتۆرجان هەر ئێمە گەسەیتکەین لە هەموو ئەو تێزانی کە پێیان وایە قۆناغینەتەوە و دەوڵەتینەتەوە کۆتایی پێاتۆ بەڕاستی خۆ لە 30 ساڵی ڕابردوودا لە هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤێت و یوگۆسلافیا و دابەشبوونیان بەسەریەکەی کۆمەڵایەتی جیاجیا لە فۆرمی دەوڵەتدا هەموو تێزانەی بەڕاستی بە ناڕاست ینی خستەوە بەر ناو کۆمەلگاوە ینی زانیمان کەوانە ئێستا لە ئەوروپادا مەسەنگەشەی ئەم هێزە ڕاستڕەوانە کێشەکە سەرچەکەیەوەم گەشتە ڕاستەوانە ناسیۆنالیستێکی پەرگیری فاشی نیمچە فاشی نەزانی ئەوە ناکۆکە بەو شناسەنەتەوەیەی بۆ نمونە کە دەوڵەتی هۆڵەندی بۆ خۆی دروست کردووە وەکو شناسی نەتەوەیەکی پلوڕاو ینی دژی ئەوەشن ینی ئەوەیە مەس بۆ نمونە ڕاستڕەوان نیمچە فاشیەکانی هۆڵندا هێزە سیاسەکانی تری ناو هۆڵندا بڕیاریاندا کە لەگەڵ یا ئیش نەکەن ینی چەنە کورسی هێنێ بابی هێنێ بەڵام ئێمە لەگەڵەوە حکومڕانی ناکەین لەبەرەوە ئالتەرناتیڤێکیان بۆ دۆزیەوە ئەمە بەسم لەوەیە نیە خۆ ئەوانەی تریشی کە ئەمەیان کردووە کە نایەنەوێت لەگەڵەوە هێزە ڕاستی سێدا حکومڕانی بکەن ئەوانەش هەر هەمویان هێزێکن باوەڕیان بە دەوڵەتی نەتەوەی هۆڵندی هەیە باوەڕیان بە شوناسی نەتەوەی هەیە باوەڕیان بەوە هەیە کە هۆڵندا نشن ستیتە دەوڵەتی نەتەوەیە لە ناو کۆمەڵی دەوڵەتی نەتەوەی ترۆمانەوە نییە ئەوانە باوەڕیان بەوە بێوەڵا دەوڵەتی نەتەوە باوی نەماوە و ناسیۆنالیزم لە هەموو فۆرمەکانی دایەکسانە بە فاشیزم بووەنە و قسانە بەڕاستی بەس لە دنیا ئێماکرێزانی دەست خۆش بێ دکتۆرجان دکتۆر بینە سەر بەستنەوەی دۆخی ڕۆژاوە بە کۆمەڵێک لەم دیاردەیە کە لە کۆمەڵگەی ئێمەدا لە هەموو قەیرانێکدا قەیرانی ئەگەر قەیرانیش ناوی نەبین لە هەموو جوڵەیەکی هەندێک جار جوڵەی کۆمەڵایەتی زۆر بچووکیشدا ینی ئازادی فەردیشدا لە جوڵەی هونەریدا لەسەر ستێجێک نمایشێک دەکرێت لە شەقامێکدا کچوو کوڕێک جوڵەیەکی هونەری دەکەن جۆرێک لە بەرێک لەبەر دەکرێت تاوەکو دەگاتە ئەم دۆخێکە لە ڕۆژاوا هەیە گروپێک لە ئیماندارانی ئێمە ناویان برین بانکخوازان کەسایەتی ئاینیەکان جۆرێک هەڵگەری جۆرێک لە گوتارن ینی هەموو ئامادەی تێپەڕاندنی هەموو ئازارەکانی هەموو تراژیدیاکانی نەتەوەکەی خۆیەتی گەلەکەی خۆیەتی لە کاتێکدام گەلە مسلمانە وەکو ئەو ئیماندارە دەچێتە مزگەوت نوێژ دەکات بەشێکی زۆری
باوەڕی بە خوددا هەیە ئیمانی هەیە ڕەنگە بەشێکی حەجی کرد بێ ئەمری کرد بێ نازام چی کرد بێ ڕەمەزانان بە ڕۆژوو بێ ئەمانە بەشێکیان دەبینین گوتاری ئەوانە هاوسەنگ دەبێتەوە لەگەڵ ئەم گوتاری کامڕۆ لە دیمەشقەیە لەلایەن جۆرانی و گروپە چەکدارە بێ ناسنامە و فرە ناسنامەکانی دیمەشقەوە ئاراستەی دەرەوەی خۆیان دەکرێت وە گوتاری ئیسلامی سیاسیش ئەگە بەراورد بکرێت لەگەڵ ئەم گوتارێک کە لە بەرامبەر دۆخی غەزە هەیان بوو لە شەڕ لەگەڵ ئیسرائیل گوتارێکی تەواو لاواز چۆتەوە قاوی خۆی تا ئەندازەیەکی زۆر دەکرێت وەکو گوتاری بێدەنجی ناوی ئێمە ناڵین 100% بەڵام تا ئەندازەیەک نە لە ڕووی کۆمەڵایەتی و جەماوەریە و ئامادەیەکی گرنگیان لە شەقامدا هەیە نە لە گوتاری میدیایان لەو کۆتایانەدا نەبێت لە ژێرفشاری ئەفشارە کۆمەڵایەتیانەدا کە کۆمەلگەی جوڵاندووە هەست دەکەی جۆرێک لە جوڵەیەکی شەرمنانەیان تێکەوت و ئەجینا ئەوەیشان نییە تۆ ئەمە چۆن تعریف دەکەی ینی ئایا ئەم گوتارە دینیە چییە وا دەکات ئێمە لەگەڵ ئازارەکانی خۆشماندا پشتیوانی لەو کەسانە بکەین کە ئازارمان دەدەن کە قڕمان دەکەن وڵا بە بۆچوونی من کێشەی هەرە سەرەکی ئەم فۆرما لە دینداری و بەتایبەتی دینداری سیاسی لەوەدایە شوناسی مرۆڤ کورت دەکەنەوە بۆ شوناسە دینیەکەی ینی شوناسی میلەتی ئێمە کورت دەکەنەوە بۆ شوناسی موسڵمان بوونی موسڵمان بوونەکەشی کورت دەکەنەوە بۆ مەزهبێ لە مەزهبەکان و پێی لێکدانەوەی ئەو بە پێی لە ناو مەزهبەشە بە پێی ئەوەی ئەو تێگەیشتووە ئەم هینا ئەم کورتکردنەوەیە لە خۆی لە بنەڕەتدا پرۆژەیەکی ترسناکی توندوتیژی پڕفشارە و نرخ بۆ هیچ جۆرە ئازارێکی ئینسانی نایڵێتەوە لە دەرەوەی ئەو ئازارە دینی کە ئەو پێی وایە تاقە فۆرمی ئازاری ڕاستەقینەیە لە دنیادا ئێمە ئەم کورتکردنەوەی مرۆڤ بۆ ئەم ڕەهەندە دینیە بە دیوی ئەو دیودا لە تەنها چکە ئیسلامی سیاسی ئایدۆلۆژیایکی جیهانیە تەنها ئایدۆلۆژیایکی لۆکاڵی نییە مەسە قسەیەکی مەودودی هەیە لە ساڵانی سیدا کردوێتی ئەڵێ ئیسلام تەنها بە بەشێکی زەوی ڕازی نابێت ئیسلام ئەبێ لە هەموو سەویدا لە هەموو زەمیندا پیادە بکرێت و دەسەڵاتدار بێ مەزەن کە سید قوتب باس لە جاهیلێتی تازاکە باسی هەموو دنیاکەوەکو فۆرمێک لە جاهیلێتی تازە کە باش ئەڵێ شابێ شەڕ لەگەڵ جاهیلێتی تازەدا بکەین باز لە شەڕ لەگەڵ هەموو دنیادا ئومەتی ئیسلامیە بێ شەڕ لەگەڵ هەموو دنیا بکە بێ لە شەڕێکیش بکەی لەگەڵ ئەو بەشەی ئومەتی ئیسلامی کە گەڕاوەتەوە بۆ جاهیلێت بەبەستم لەوەیە ئازارینێ ئەم فۆرما یعنی کە بە جیهانیە بێت لە پاڵیدا بۆ نمونە کێشەی فەڵەستین لای ئەمان کورت ئەبێتەوە بۆ کێشەی شەڕی ئیسلام لەگەڵ جوولەکەدا ینی کێشەکە کە کێشەی ڕزگاری نیشتیمانی و کێشەی مەسلەی هەبوونی دەسەڵاتێکی سەرۆرە بۆ میلەتێکە ناوی فەڵەستینیا ئەوانە هەمووی نییە ئەبن بە شتی لاوەکی و تێیدا ئەبێت ئەو جەنگا ئەو کێشەیە ئەبێ بە جەنگێکی دینی تێیدا وێنەیەک بۆ موسڵمان بوون دروست دەکرێت کە حەماس نوێنەرایەتیەکە ینی لەو ئاستەشدا ینی بەزای خاڵەکە بێت ینی دوو کێشیتە کێشەی یەکەمیان کورتکردنەوەی شناسی مرۆڤەکانە بۆ موسڵمان بوونیان بە تایبەتی بۆ ئەو تێگەیشتنەی ئەو گروپە بۆ موسڵمان بوونی هەیە دوو هەمیان بریتە لەوەی کە ئەم تێگەیشتیان بۆ موسڵمان بوون تێگەیشتێکی لاوەکی و نییە لۆکاڵی ناوچەی بێبەست بۆ کوردستان نا بۆ هەموو گیانیان هەیە لەبەرەوە مەسەلەن پێیان وایە ئەردۆگان موسڵمانە لە کاتێکە ئەردۆگان پیاوەکە بەرپرسە بەرامبەر بە سەررجەمی ئەو کوشت و بڕانەی کە لە ناو تورکیادا و بەتایبەتی لە کوردستان کرێەوە بۆ لە سووریاشدا و شەڕی کردووە لە لیبیان ناموی تۆ لێرەوە بە حکمی ئەوەی ئەم کەسایەتی ئەم پیاوە کورد دەکرێتەوە بۆ ئەو موسڵمان بوونەی ئەو موسڵمان بوونەی ئەردۆگانیش ئەگونجێ لەگەڵ تەسەوری ئەماندا بۆ موسڵمان بوون لەبەرەوە بەلایەنەوە تەواو ئەوە لە کاتێکدا کاکتۆر هەر ئیزافەتان بۆ قسەکانی جەنابەت ینی لە کاتێکدا لە دەوڵەتەکەی ئەردۆگاندا ینی زیاد لە 1 ملیۆن
خانەی لەش فرۆشی هەیە کە بە قانون ڕێگای پێدراوە و دەوڵەتەکە دوگان باج سەرانەی لێوەردەگرێت پارەی لێوەردەگرێت. ڕاستە زانی ینی ئەوان نییە لە کورتکردنەوەی شوناسدا ئەزانینی ئەو پرۆسی کورتکردنەوەی شوناس بۆ ئەو شوناسە دینیە بەرتەسکەی کە ئەوان دەیبینن زانی لە چیە لە زمانی کۆمونیزمە چێ زانی سۆڤێت ئەو هەموو غەڵەتەیە بوو حیزبە شیوعەکانی ئەم ناوچەیە پارتە کۆمونیستەکان هەر بە پێشڕەوی دنیای نزانی ئازانیە لەبەرەوەی زمانێکی هاوبەشیانەیە هەندێکاندی وشیان لە یەکە چێ و لە هەندێک ئاستا ئەمیان تەماهی کردووە لەگەڵ ئەوی ترەیانی ماهیەتی ئەوی وەرگرتووە یعنی نییە بووە بەو بەمانەیەک لە ماناکان بۆ ئەویشی کردو بە خۆی ئەزانی لەسەر ئەو بنەمایی لێکچوونە دینی کە باسیەکەن بەڵام ئەمە چی بەم دینداری هاکات ئەمی لێکبوونە دینیا چ کارەساتێکی لە وڵاتە دروست کردو ئەوەی کێشەی ئەوان نییە ئازانی نیە و بەدیوی ئەم دیودا کەسانی تر هەن بە ناوی دینەوە بە ناوی ئەمانی ئیسلامەوە حکمڕانەکان بەڵام چونکە سەر بە فۆرمی دینداریەکەی ئەمانین ئەوانە موسڵمانی ڕاستەقینەنی ئەمە تاڵەبانە ئەوە شیعەیە لە ئێرانە ئەوە حوسیەکانە لە یەمەنە تا کۆتایەکەی تا ئاخر لەبەرەوە نییە ینی خەلەلەکە خەلەلی ژمارەیەک لە دیدی ئەمانەدا خەلەلە لە تەسەووریانە لە بۆچوونیانە بۆ مرۆڤ کورتی مرۆڤەکان کورتەکەنەوە بۆ ئەو فۆرمە لە مرۆڤی دیندار کە ئەوان بەڕاستی زانن و خەلەلە لە ڕوانینیانە بۆ شوناس پێیان وایە هەموو کۆمەلگایەک یەک شوناسیە بێ هەبێت ئەو شوناسەش بێ شوناسیی دینی بێت ئەو دینیەش بێ ئەو فۆرمە بێت لە دین کە ئەوان باوەڕیان پێێتی ئەمانە هەمووی کارەساتی گەورە دروست دەکەن ئەمانە وا دێ دەکەن بۆ نمونە لە پەیوەندیدا بە پرسیارەکەی تۆوە سەرجەمی ئەو ئازارانەی کۆمەلگای ئێمە نەبینن کە ئازاری دینینی ئێمە لە کوردستاندا کە لە وڵاتانەدا کە بووین بە کەمینە پەلاماریان نەداوین لەسەر بنەمای دین یعنی ئەوان نیانوتون وەڵامە دینەکان هەڵەیە با تۆڵیان لێ بکەین و ئازاریان بدەین ڕاستیدا ئێمە لە کۆمەلگای ئێمە لە ناو کۆمەلگایانەدا ئازاری دینی لە کەمترین ئاستا بووە بەراورد بە ئازاری کولتوری ئازاری ئەتنی ئازاردانی زمانەکەت ئازاردانی سیاسی لەبەرەوە ئەمە بەشێکی گرنگی مێژووی ئازار و برینی کۆمەلگای ئێمە نایبینن بیشی بینن ئیمالیەکەن و بە تایبەتی لە 30 ساڵ لە دوای کەوتنی ڕژێمەکەی سەدامەوە لە 20 ساڵی ڕابردووە 25 ساڵی ڕابردوودا ئەم فۆرمە سعودیە وەهابیە سەلەفیە هاتووە کە دین کورت ئەکاتەوە بە تایبەتی ئیسلام کورت ئەکاتەوە بۆ کۆمەڵێک ئەمر و نەهی زۆر بەرتەسک ئەبێ وەکو تۆ پیاو نیت ئەگەر ڕیشت نەبێت و سمێڵە نەتاشی بێ ژنێکی هەڵیت غەڵەتیت سۆزانیت تا کافریت ئەگەر نقابت نەبەست بێزانینە ینی مەبەست ینی ئەم فۆرمە لە دینداری ئەم فۆرمە سەلەفیە دۆخێکی دروست کردووە کە پرۆسەی بە سەلەفیکردنی فۆرمەکانی ترین دینداری لە وڵاتی ئێمەدا دروست کردووە من کتێبی باشتی ئیجباری من بەشێکی زۆری باسی ئەمەیە ینی نییە ینی ئێمە فۆرمی سەرەکی دینداری لە وڵاتی ئێمەدا فۆرمی سوفی و تەریقەتەکانە ئەو دینی ئەویتر هەرچی ناوێکی لێ بنێن دینی میلیە دینی تەریقە سوفیەکانە تەریقە سوفیەکان بنەمای سەرەکی ناسیۆنالیزمی کوردی ینی نەوەی یەکەمی سەرکردە سیاسیەکانی خەباتی نەتەوایەتی و نیشتیمانی و میلەتی ئێمە شێخەکانی تەریقەتن ئێستا ئەوانە قبول ناکرێن ینی ئەوانە لە ڕێگای ئەم ئەم فۆرمە تازانەی دینداری ئەمانەیان قبول نییە بە تەکفیریانەکەن بە هەڵیان نەزانن و پێیان وایە ماوەی پێشوو 2 ساڵ لەمەوە پێش مناقەشەیەکی بێزەمتی بێمانەیان لە کورسانە دروست کرد ئایا سلێمانی مقدسترا یا مەکە و مەدینە باش ئەم مناقەشەی لەکوێ هاتووە سلێمانی بەمانەیەک لە ماناکان بەشێکە لە نیشتیمانی ئێمە هەڵگری لە دیدە ناسیۆنالیستی پەرژیرەکەدا هەڵگری جۆرێک لە قەداسەتە قەداسەتێکی ناسیۆنالیستی پەیوەندی بە خاک و سەرزەمین و نیشتیمان و گۆڕی شەهیدان و گۆڕی باو باپیران وەمانەوە هەیە ئەتوانیم ئەمەی تریان قەداسەتێکی دینیە ینی مەکە و مەدینە تەبەن پڕێتی لە ئوتێلی 5 سێرەی پڕێتی
خەڵک لێن هەموو خەریکی بازرگانی ینی خۆی شار هیچ شارێک نییە لە دنیا مقدس بێ بەس کە تۆ بە زمانی مقدس قسەت کرد ئێمە لە بەردەم فۆرمی جیاوازی مقدسین فۆرمی جیاوازی پیرۆزی مەسن سلێمانی بەمانایەک پیرۆزە کە لە ناو تێگەیشتێکی دیاریکراوە پەیوەندی بۆ فۆرمەدینی پیرۆزبوونەوە نییە کە تۆکو هێزیەک بدەیتە پاڵمەکەیە بیتە پاڵمەدینە ئەو واز لەوە بێنە کە هیچ شارێک لە دنیادا شاری مقدس نییە چکە هەر لە هەموو شارێکی مقدس پڕێتی لە گونا ینی شار نییە لە دنیادا پڕی نەبێت لە گوناهی دینی گوناهی کۆمەڵایەتی گوناهی فەرهەنگی بە حکمی ئەوەی مرۆڤی تاژی نەک فریشتە تۆ لەم دۆخاتە ئێمە بەسم لەوەیە ئێمە لە بەردەم فۆرمێک لە دینداری تازەداین لە بەردەم بکەری دینی تازەداین هەم ئیهانەیەکی گەورە بە دین خۆیەکەن بە حکمی کوشتنی فۆرمە پلوراڵەکانی دین و قبول نەکردن و تەکفیرکردنیان لە ناو دین خۆیدا اینجا تەکفیری سەرجەمی ئەو فۆرمانەی ئینسان بوون و ئەو فۆرمانەی بوون کە نادینین و ناچنەوە ناودین ئێمە لەبەر ئەم هێزانە ئەگەر شتێک هەبێ لەم ناوچەی ئێمەدا ناوی فاشیزم بێ ئەمەیە زانینە ئەم فۆرمە تازانەیە لە دینداری کە بە ناوی مقدس و بە ناوی خوددا و بە ناوی هەموو دینەوە بوونە قساکەن ئێوانە لەوەکو پێتم و دەوانە توانای بینینی مرۆڤەکانیان نیە وازە ئازارەکانیان بێنە ئەگەر ئازارەکانیان ئەو ئازاریە دینیە نەبێت کە ئەوان باوەڕیان پێێتی لەبەرەوە ئەکەونە پرۆسەی گاڵتەکردنەوە بە ئەم بزوتنەوە گرنگە کە هیچێکە لە بزوتنەوەرە گرنگەکانی 30 ساڵ 40 ساڵی ناو مێژووی ئێمە ئەکەونە گاڵتە پێکردنی و ئەکەونە دیفاکردن ڕێوایە دیفاع لە ئەحمە شەرعەکان نەزانین ئێمە بە حکمی ئەوەی ڕیش و سمێڵەکەی وەکو ڕیش و سمێڵی ئەوان وایە زانینە. دەست خۆش بێ دکتۆرجان دوا پرسیارمان دەمەوێت ئەم دۆخی ڕۆژاوای کوردستان ئەم مەترسیانەی لەسەر ئەزمموی ڕۆژاوی کوردستان و ئەو دەستکەوتانەی لە ماوەی 15 ساڵی ڕابردوو لە ڕۆژاوی کوردستان بەدەساتوە ئەگەری پەڕینەوەی ئەم مەترسیانە یاخود ئەم پەڕینەوەی ئەم سەرهەڵدانەوەی داعش لە فۆرمێکی تردا داعشێک کە پشتیوانی دەکرێت لە ناوەندی نێودەوڵەتی گەورە چکە ئەم پاشخانێکی گەورەی فکری داعشی و بەرەی نووسڕە هەیە لە ناو ئەو دەسەڵاتدارە یاخود ئەو گروپە چەکدارە جاجیا فرە ناسنامانی کە ئێستا لە دیمەشقدا ئامادەیان هەیە و هەمووشمان دەزانین لە عێراقدا هەست بە جۆرێک لە مەترسی دەکرێت لەلایەن دەسەڵاتی شیعەوە کە گروپێکی سوننەی تۆندڕە و لە سووریا دەسەڵاتیان کردوتە دەست و پشتیوانی دەکرێت لە ناوەندی نێودەوڵەتیەوە ئەگەری پەڕینەوەی ئەم مەترسیە لە ئەگەر ڕووبدات ئەم ئەزمونە کوردیە لە ڕۆژئاوادا بە فۆرمێک لە فۆرمەکان بگات مەترسی پەڕینەوەی ئەم چەکداران یاخود ئەم فۆرمە لە دەسەڵاتی سوننەی توندڕە و بۆ عێراقی شیعی دەبێت. لێرە ململانەیەکەیە لەم ناوچەی ئێمەدا لە بینی ئەم پرۆژە شیعیە ئێرانیە کە دەست و پەنجەی درێژکراوەی لە سووریادا هەبوو لە لوبنانا هەیەتی لە یەمەنا هەیەتی نەمانەیانە بوو ئەمە ئەم پرۆژەیە ئێستاکە بینیان کردووە نینۆکەکان و دەست و قاچیان بڕیوە زانینە نەمردووە بەڵام ماوەتەوە مینێکی ماوە ینی بە قوربانی مردنیان کردووە گولای خۆپرۆکسیەکانیان ئەوانیان تین کردووە دیوی ئەو دیوی ئەم هینەیە ئەم پرۆژە سونیەیە کە لەو فۆرمەی لە ئێستادا کە لە سووریادا هەیە فۆرمە جیهادیە داعشیەکەیەتی یعنی نییە ئەمانە ئەم فۆرمە داعشیە هەندێک دەوڵەتی ناوچەکە هەیە پێویستیان پێێتی قەتەر و تورکیا پێویستیان پێ نەبێ هاوکاریانەکەن بەڵام ئەمە تەمان ئەگەر ئەمە سەر بکەوێت و ئەوە دەسەڵاتیان لە سووریادا بۆ بچێتە سەر و بەهێز ببن و ئەمانە و کوردەکانی سووریا لە ناو ببەن و ئەمانە ڕۆژاوا لە هەڵبەشێنەوە تەبەن ناوەستن بە تایبەتی چووکە تورکیان لە پشتەوەیە ناوەستن بۆ لاوازکردنی زۆر زیاتری هەرێمی کوردستان ئەوواکە نەزانی نیە بەڵام ئەم مەشروعە یەک شتی لە بەردەمدایە ئەویش پرۆژەی ئیسرائیل زانی نیە یعنی من جۆم لە ینی وتار بخۆندەوە
بەنگلیزی کە باز لە تێگەیشتنی ئیسرائیلەکە بۆ دۆخە ئیسرائیلەکان تا ماوەیەک لەمەوە پێشباوەڕیان بەوە بوو کە بوونی ئێران و بوونی حیزبوڵڵا و بوونی ئەسەد کەمتر مەترسی هەبووە لەسەر ئیسرائیل تاکو ئەم پرۆژە سونیە کە سەلەفی جیهادی بێ بابەسەر و قەتەر و تورکیا پشتگیری بکەن. ئەم هینە هەیە زانینی ئەم ڕێگرە لە بەردەمیانە هەیە. ڕاستیا گەر ئەم ڕێگرە لە بەردەمیانە نەبێت ئەمانی تریان هینە پرۆژەیەکی بەترسیدارە. ئێستاژیمان کارکتۆریانی بەشێک لە هۆزەکانی ئەنبار لە عراق چون بۆ پیرۆزبایی بۆ دەستخۆشی پیرۆزبایی لە چەکدارەکان هۆزەکانی ڕاقە. ڕاستە ئەم دەسەڵاتە سونیا لەم فۆرمە جیهادیایی شەرعدا ئەحمەد شەرعدا هەیمەنە بکەن لە سووریادا و سەر بکەون و بە هاریکاری تورکیا و قەتەر ئەتوانن لە عێراقیشا کارساتی گەورە گەورە دروست بکەن هەم بەرامبەر بە کورد و هەم بەرامبەر بە شیعی عێراق زانینیە لەبەرەوەی ینی ئەوان شیعە لە کافر بە خەتەرتر دەزانن ئێرانیش لە گیانەڵادایە لەبەرەوە ئەگەر بۆیان بچێتە سەر پرۆژەیەکی مەترسیدارە بەڵام لە ناوچەکەدا زیاد لە گەمەکەرێکی سیاسی و سەربازی هەیە یعنی وەکو چۆن تورکیا و قەتەر و ئەحمەد شەرع هەیە بەدی ئەودا ئیسرائیل هەیە ئیمارات هەیە کە کەم تا زۆرم دۆخەی پێ قوبوڵ نییە حتا سعودیە ئەم شێوە تازەی سعودیە کە محەممەد بن سلمانی پیاوێکی دیکتاتۆرە بەڵام ینی لە دۆخی بەگژات چوونەوەی ئەم فۆرمەیە لە ئەم فۆرمایی سەلەفێتی سعودی و بەتایبەتی سەلەفێتی جیهادیدایە ئەوانش گەمەکەری ترن ئەوانە تاکو ئێستاکە ئەوەندەی من ئاگادار بە من زانینی ئەوەندەی من خوێن بێتمەوە دیار نییە چ مووقفێکی ڕاستەقی ناڵە بژێن وە خاڵێکی دیکەش کە هەیە ئەوەیە هەوڵەدەن ئەو دەسەڵاتی کە لە سووریادا دروست ببێ ئێستا خەلیجەکان بەتایبەتی سعودی و ئیمارات کە هەوڵەدەن نەکەوێتە ژێر کاریگەری تورکیاوە لەبەرەوە نییە بە ئاراستەیەکیان ببەن نەبێ بە بەشێک لەو پرۆژە سونیەی کە قەتەر و تورکیا و ئەحمەد شەرع بەرگری لەکەن و بەیانوێ لە ناوچەکە بێزی بێن ینی زیاد لە هێزێک هەیە کە لە دۆخی ململانی و شتی وادایە ڕاستی داوەنیە من لەو بوارەدا نییە شارزای سیاسی و شتیوانی نازانم بزانین بەڵام ئەوانە بەشێکن لەو نەخشەیی کە لە ناوچەکەدا هەیە بەرەو کوێ دەڕات زەحمە دەبزانین بەڵام سەرکەوتنی ئەو پرۆژە سونیە لەم فۆرمەی ئێستایدا مەترسیە بۆ سەر کورد بەتایبەتی لە پێش هەمووانەوە مەترسیە بۆ سەرێمە دەستخۆش بێت دکتۆرجان ماندوومان کردی زۆر سپاس کاتمان لێگرتی سپاس بینەرانی ئازیز بۆ گوێگرتنی ئێوە زۆر سپاس بۆ کاکتۆر مەریوانی وریاقانە مامۆستا لە زانکۆی ئەمستردام کە لە دوو ئەڵقەدا ئێمە کاتمان لێگرت ومێر دەکەم بەرنامەیەک یا گفتوگۆمان لەسەر کۆمەڵی تەوەری گرنگ و هەستیار کردبێ کە جێگەی ڕەزامەندی ئەوە بێ وتوانی بێتمان شتێک بڵین لەم دۆخەدا کە کۆمەچێک خزمەتێک بە کۆی فکر و هۆشیاری ئینسانی ئێمە بکات زۆر سپاس بۆ گوێگرتنان کاتێک خۆشتانە بێت زۆر سپاس دکتۆرجان زۆر بەخێر بێ دووبارە